وشکە ساڵی و بە بیابان دوو مەترسیە گەورەکەی سەر هەرێم و عێراق هەردوو وەزیری سەرچاوەکانی ئاوی حکومەتی عێراق و کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستانی لە سلێمانی کۆکردەوە. لێرە لە کۆنفرانسێکی نێودەوڵەتیدا لەژێر ناوی سەرچاوەکانی ئاوی عێراق پێشبینی و مەترسیەکانی دەیان توێژەری ناوخۆی و بیانی توێژینەوەی زانستیان لەسەر کاریگەریە خراپەکانی وشکە ساڵی و بە بیابانبوون لەلایەک و چۆنێتی بەرەنگاربوونەوە و ڕێگاکانی چارەسەرکردنی لەلایەکی دی خستە ڕوو. دانیشتەکان هەریەکەیان با بڵین مامەڵە لەگەڵ بابەتێکی جیاوازەکە کە هەر بە شێوەیەکی گشتی دیسانەوە پەیوەندی بە کێشەی ئاو و ژینگە و ئەو بابەتانەوە هەیە. نزیکی 96 توێژینەوە پێشکەشکراوە بۆ ئەم کۆنفرانسە لە وڵاتانی جیاوازەوە لە ناوخۆی عێراقەوە با بڵین هەم لە وڵاتانی دەریشەوە 96 توێژینەوە پێشکەشکراوە نزیکی 6 توێژینەوەیان پەسەندکراون بۆ ئەوی لە کۆنفرانسەکە پێشکەش بکرێن. شارەزایان دەڵێن گۆڕانی کەشوهەوا و وشکبوونی بەشێک لە سەرچاوەکانی ئاو گلدانە و داگیرکردنی بەشێکی دی لە ئاوی عێراق و هەرێم لەلایەن وڵاتانی دراوسێوە مەترسی دروستبوونی کارەساتی سروشتی و بنەوەی لێدەکرێت و بەرپرسانی پەیوەندیدار پلانی جدیان نییە بۆ پرسە و زیاتر لە خەمی نەوت و گازی سروشتین. ئەو بڕئاوەی کە ئێمە پێویستە پێمان بگا 100% کەمی کردووە. بۆ نمونە ڕووباری سیلوان لە ئێستاە بە تەواوەتی وشکراوە لەلایەن ئێرانەوە. ئێران هاتووە لە ڕێڕەوی ئاوەکەی گۆڕیوە کە ئەمە بەپێی یاسانە دەوڵەتەکانی سەرچاوەکان بە جەریمە حسابە بێ، بە تاوان حسابە بێ. بەڵام بەهۆی لاوازی عێراقەوە لاوازی حکوومەتی عێراق و نەیتوانن بابەتە بەرێت ئەنجومەنی ئاسایش. مەترسی بەردەوامبوونی وشکە ساڵی و ئەگەری بە بیابانبوونی ناوچەکە بەرپرسانی ئەو بوارەی ناچار کردووە کۆمەڵێک ڕێکار بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی بگرنە بەر. ئەو بەنداوانەی کەوا لە 85 بەنداوەکان تەواو بۆ بە زووترین کات تەواو بکرێت و 16 ملیاری بۆ تەرخان کراوە. 4 پەنداوی گەورە لە عەقدێکا لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی سینی پاوەر چاینا عەقد ئیمزا کراوە کە دوو بەنداوێنەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی دەڵگە و خێوەتە و دوو بەنداویشیانەکەوێتە باکرمان و بەنداوە هەولێر و دهۆک کە ئەمانە لە کاتێکی نزیکا دەستکرێت بە جێبەجێکردنیان کە توانین بڵێن لە داهاتوە ئەگەر 8 بەنداوەکە تەواو ببێت زیاد لە 50 ملیۆن مەتر مکعب ئاوەگرێت. تا دێت گۆڕانکاری کەشوهەوا کاریگەری زیاتر دەردەکەوێت لەسەر گۆی زەوی. بە پێی لێدوانی توێژەران و پسپۆڕانی ژینگە عێراقێکێکە لە وڵاتانەی کە پێدەچێت بەهۆی ئەو گۆڕانکاریەوە گیرۆدەی خەیرانێکی گەوری کەم ئاوی بێتەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.